لە مانگی ئۆکتۆبەری 2017دا تیرۆریستانی داعش نزیک بوون لەوەی بە تەواوی تێک بشکێن و باڵادەستی و داگیرکاریەکانیان بۆ ناوچە کوردنشینەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کۆتایی پێبێنرێت. لەو کاتەشدا هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕێگەی جەنگەکانیەوە لەگەڵ تیرۆریستان توانی بووی نزیکەی تەواوەتی خاکی کوردستانی باشوور لە دەست زوڵم و ستەمی داگیرکەران ڕزگار بکات و ببێتە هێزی یەکەم لا سنوورەکەدا. بەڵام ئەنجامدانی ڕێفراندۆم با بڕیارێکی نامەدرووس و بەو خێراییەی کە ئەنجام درا و گوێنەگرتن لە هۆشداری و ئامۆژگاریەکانی دۆستان وڵاتانی دراوسێ هۆکار بوون بۆ ئەوەی لە شەو ڕۆژێکدا هەرێم لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا زیانێکی گەورەی ئابووری بەربکەوێت و لە بەرامبەریشدا لە 151 خاکی کوردستان لە دەست بدات و مەترسیەکانیش بۆ سەرنەمانی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دروست بێت و شەڕیش بگاتە نزیک دەواازەکانی هەولێری پایتەخت. هەر بەهۆی ڕووداوەکانی ڕێفراندۆمەوە وڵاتانی دراوسێ لاگەلە کۆمەکیەک و وە کاردانەوەیکیان لە بەرامبەر هەرێم بۆ گوێنەگرتن لە هۆشداریەکانیان یەک بە دوای یەک دەرگای دەواازە سنووریەکانیان بەڕووی هەرێمدا داخست و بەغداش لە سەر ڕێگا سەرەکیەکانی کەرکووک و هەولێر، کەرکووک و سلێمانی چەند خاڵێکی گومرکی دانا و با دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیش ئەنجامدانی گەشتی فڕۆکەخانەکانی هەرێم هەڵوەشانەوە و فڕۆکەخانەکان داخران و هەرێمیش گەورەترین سەرچاوەی داهات و دارایی خۆی لەدەستدا کە ئەویش کێڵگەنەوتیەکانی کەرکووک و بەرهەمی نەوتا فرۆشراوەکەی بوون. لەو کاتەدا و لە دوای هاتنی تیرۆریستانی داعش بۆ ناو عێراق 3 ساڵ دەبوو وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە ڕۆژاوای کەرکووک دەستی بە هەردوو کێڵگەی بایحەسەن و هاڤانەدا گرتبوو کە ڕۆژانە 250 بۆ 260,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنا. لە کاتێکدا تەنها هەرسێ کێڵگەی بابە گوڕگوڕ و جەمبور و خەبازە لە باشووری کەرکووک لە ژێر دەستی کۆمپانیای نەوتی باکووردا مابوونەوە و لەو نەوتەشی بەرهەمی دەهات هەرێم لە ڕێگەی بۆری نەوتی کوردستانەوە هەناردەی بەندەری جیهانی تورکیای دەکرد. بەو شێوەیەش لە دوای ئەو ڕووداوەی 16 ئۆکتۆبەرەوە هەرێم ئەو سەرچاوە گرنگەی لە داهات لەدەستدا کە لە هەناردەی نەوتی کەرکووکەوە دەستی دەکەوت و تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان دەیزانی داهاتەکەی چەندە چونکە ئەو داهاتە بۆ گەلی کوردستان ناشەفاف بوون و دەخرانە ڕوو. هەرچەندە پێش ڕووداوەکانیش بازرگانان کاڵا و شمێکێکی زۆریان هاور دەکردبوو، بەڵام با بڵاوبوونەوەی هەواڵی داخستنی سنوورەکان نرخی شمەکیش لە بازاردا ڕووی لە بەرزبوونەوە کرد و بازرگانانیش لە دوای داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمەوە بەڕووی گەشتە نێودوڵەتیەکاندا لە کاری بازرگانی و هاوردەکردنی زێر بێ بەش بوون و بە وتەی ئەو کات شوان محەممەد جێگری سەرۆکی لقی هەولێری سەندیکای زێڕەنگەرانی کوردستان بازاری کڕین و فرۆشتنی زێر با ڕێژەی لە 180 دابەزینی باخۆی و بینی و باهۆی قەیرانی دارایی و جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوتی موچەوە کە لە 2016دا پەیڕەو دەکرا هاوڵاتیان توانای کڕینی خشڵ و زێڕیان نەبووە و تەنانەت زێڕەکانیشیان دەفرۆشت بۆ ئەوەی بتوانن خواردەمەنی و داو دەرمان و پۆشاکی پێدابین بکەن. هەروەک لە کەرتی گەشتیاریشدا هەرێم بۆ ئەو کات و 3 ساڵ دواتریش ڕوبەڕووی زیانێکی زۆر بووەوە و لا پێناو هاندانی گەشتیاران بۆ ئەوەی ڕوو لە هەرێم بکەن حکوومەتی هەرێم ناچار بوو ئەو ڕسوماتە لا ببات کە بە بڕی 25,000 دینار لەسەر سنوورەکان لەو گەشتیارانە وەردەگیرا کە دەیانویست سەردانی هەرێمی کوردستان بکەن.